بەختانە لە دەستکەوتێکی دیکەی زانکۆی سلێمانی 11 مامۆستای زانکۆی سلێمانی ناویان چۆتە ڕیزبەندی لە سەردا دوی توێژەرانی گیان هەڵبەتە مامۆستایانی زانکۆی سلێمانی و بەشێکی دیکەی مامۆستایانی زانکۆکانی دیکە لە ڕێگەی توێژینەوەکانیان خزمەت بە کۆمەڵگە دەکەن جگەلەوەی کە کاریگەری لەسەر ڕانکینی زانکۆکان و پلەبەندی زانکۆکان دەبێت و بە پێی پێویستیەکانی سەردەم و بە پێی پێویستیەکانی کۆمەڵگە توێژینەوە ئەنجام دەدەن لە دوجاردا کاریگەری ئەرێنی لەسەر کۆمەڵگە بەجێدەیەڵە جا ئەم شانازیە ئەم ساڵ یاخود با بڵین ئەم شانازیە کە بە زانکۆی سلێمانی داوە کە 11 مامۆستایان لە ڕێگەی ئەو توێژینەوانی کە ئەنجامیان داوە ناویان چۆتە ڕیزبەندی لە سەدا دوی توێژەرانی گیان جا تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر پشتیوان عوسمان محەممەد مامۆستای زانکۆ و توێژەر کە یەکێکە لەو 11 مامۆستایانەی کە ناویان چۆتە ڕیزبەندی لە سەدا دوی توێژەران گیان لە ستودیۆی بەیانی کوردستانی میوانن مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر هەڵبەتە پیرۆزبایت لێ دەکەین کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە هەم بۆ تەواوی مامۆستایان و هەم بۆ زانکۆی سلێمانی و تەواوی زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەم پلەبەندی یاخود ئەم ڕیزبەندیە کە 11 مامۆستای زانکۆی سلێمانی ناویان چۆتە لە سەدا دوی توێژەرانی جیهان دەستکەوتەکە چۆن دەبین و چۆن خوێندنەوەی بۆ دەکەن سەرتا سوپاس بۆ بەرنامەکەتان و بۆ بەسەرکردنەوەی مامۆستایانی زانکۆ و توێژەران طبعا ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ زانکۆی سلێمانی هەر ئەم دەستکەوتە بوو کە زانکۆی سلێمانی کرد بە یەکەم لەسەر ئاستی عێراقا بۆ ئەم ساڵ طبعا مامۆستایانی زانکۆی سلێمانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەمەش لە سایی بەڕێز سەرۆکایەتی زانکۆی سلێمانی کاک دکتۆر کۆسار و بەڕێزانی تر ڕاگرێ بەڕێزەکان کە زۆر هاوکاری توێژەران بەڕاستی ئێمە قەرزاری ئەوانین ئەم دەستکەوتێکی گەورەیە طبعا چونکە زۆرترین مامۆستاکانی زانکۆی سلێمانی لەسەر ئاستی عێراق یعنی هەموو زانکۆکانی تری تایە بەس زانکۆی سلێمانی لە هەمویان زیاتر کە 11 مامۆستای لەخۆ گرتووە ئەم دەستکەوتە گەورەی بۆ دەستێنەوە باشە وەکو یەکێک لەو 11 مامۆستایە هەڵبەتە لە ڕێگەی ئەو توێژینەوانی ئەنجامت داوە توانیوتانە ئەو دەستکەوتە بەدەستبێنن ئەو توێژینەوانی کە ئەنجامتان داوە و چۆتە ڕیزبەندی وڵاتانی جیهانەوە لە ڕێی توێژینەوەکانەوە چی لە خۆ گرتووە؟ خۆی ئەم دامەزراوە با بڵین دامەزراوی سکۆپەس کە لەلایەن زانکۆی ستانفۆردەوە ستانفۆردی ئەمریکیەوانێ ئەم پێوەرە ئەکرێت چەند خاڵێک لە خۆگرێکی لەوانە ئەبێ ئەو توێژەرە لە ساڵەکەیە 5 توێژینەوەی لایەنێکم 5 توێژینەوەی هەبێ واتە هەر کەسێ 5 توێژینەوەی لە سکۆپەس هەبێت 5 توێژینەوە زیاتر ئەگەر کەمتر بێت ئەم هینەی بۆ ناکرێت حساباتی بۆ ناکرێت دواتر هێتە سەر خاڵەکان چۆن ئەم حساباتانە ئەکرێت ئەم دامەزراوەیە پشتە بەسێ بە پێوەری سیسکۆر سیسکۆریش چەند خاڵێک لە خۆگرێکی لەوانە ئێجندێکسە سایتیشنە واتە ئەم پەیپەرانی کە ئەکرێت چەند جار سایت ئەکرێت چەند جار ناو ئەهێنرێت لەلایەن توێژینەوەی ترەوانێ وەزائیدەن کۆئۆسەرشیپ با بڵێن کۆلابریشن لەگەڵ زانکۆکانی دەرەوە لەگەڵ ئۆسەرەکانی دەرەوە ئەمانەش خاڵێکی تری لەسرە زیاتر پشتە بەسێ بە و خاڵانە باشە لەو مەرجانی کە دانراوە تا چەندە مەرجی ئەوەی تایە پێویستە توێژینەوەکە توێژینەوەیەکی جیهانی و پێویستی سەردەمیش بێت بەڵێ خۆی کە ئێماڵین سکۆپەس ترەوە توێژینەوەیکی جیهانی توێژینەوەیەک ناچێتە ناو سکۆپەسەوانێگەر جیهانی نەبێت واتە ئەگەر جۆرناڵێک یعنی ئەو گۆڤارانی کە بەحسەکانی تیا بڵاوکرێتەوە پەیپەرەکانی تیا بڵاوکرێتەوە ئەبێ گۆڤارە بێت لە سکۆپەس ئیندێکس کرابێ ئەگەوان نەبێت سکۆپەس حسابی بۆ ناکە واتە ئەبێ ئیمپاکت فاکتەری هەبێت ئەبێ لە ناو سکۆپەسا بێت لە ناو کلاریڤیتا بێت ئەنج حسابی بۆکرێت طبعا توێژینەوەکان جیهانین باشە دکتۆر ئەم توێژینەوانە تا چەندە کاریگەریان لەسەر بەرەو پێشچوونی زانستی زانکۆکانیش بەجێدێڵن جگەلەوەی کە بە شێوەیەکی گشتی ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕانکینی زانکۆکان کاریگەری لەسەر دەبێت لەسەر پلەبەندی و هاوکات لە ڕووی زانستیەوە چۆن خوێندنەوەی بۆ دەکەن ئێمە کاڵین 11 توێژەر ناویان هاتووە ئەم ناوانە بە ئاسایی ناتۆ بەڕاستی مادووبوونێکی زۆری ویستووە طبعا کاریگەری بێ کاریگەریەکە ئەوەیە مامۆستایانی زانکۆی سلێمانی ئەگەر بگەڕنەوە بۆ ساڵانی پێشتر نەیانتوانیوە یان کاریگەریی وان نەبووە بە حەز بڵاو بکەنەوەن لەو جۆرنەڵا لەو گۆڤارە نێودەوڵەتیانە بەڵام ئێستا خۆشبەختانە بڵاوێکن و کە ئەمەش بڵاو کرایەوە
نەک لە زانکۆی سلێمانی و زانکۆکانی هەرێمی کوردستان بەڵکو لە سەرتاسەری گیانە ئەتوانێم توێژینەوەی بخوێنێتەوانێ و کاریگەری خۆی بەجێ کاریگەری خۆی بەجێ تەبع باشە لەو ڕێژەی کە باس کراوە هەڵبەتە زانکۆ مامۆستایانی زانکۆکانی دیکەیش با بڵین توێژینەوەیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆرترینیان مامۆستاکانی زانکۆی سلێمانین وەکو مامۆستایەکی زانکۆی سلێمانی و یەکێک لەو 11 مامۆستایە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە کە زۆرترین مامۆستاکان لە زانکۆی سلێمانی طبعاً سەر ڕای و بارودۆخی کە خۆتەزانین لە هەرێمی کوردستان هەیە و بە تایبەتی سلێمانی بۆ زانکۆی سلێمانیش لەوە بە دەرنیە بەڵام خۆشبەختانە وەکو وتم سەرۆکایەتی زانکۆی سلێمانی هەمیشە پشتگیری توێژەران بووە بەڕاستی یعنی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و ڕاگرە بە ڕێزەکان زۆر هاوکارمان بوون ئەمە هۆکارێکە بۆی کە ئێمە هەمیشە مۆتیڤێتیان کردوین ئەمەیەکێکە لە خاڵەکان باشە دکتۆر هەندێک کات توێژەرەکان بە هەندێک قورساییە تێدەپەڕن کاتێک کە دەیانەوێت توێژینەوە بکەن یاخود ئەو بابەتانی کە دەستنیشانی دەکەن بۆ توێژینەوە لەسەری لە ڕووی ئامێرەوە بێ لە ڕووی بەدواداچوونەوە بێ هەندێک گرفتی دیکە بێ لایەنە مادیەکە بێت سەپۆرتکردن نەبێت زۆر گرفتیانیەتەڕێ دەکرێت بڵێ توێژینەوە لە زانکۆی سلێمانی ئاسانتر یاخود هەمان ئەو گرفتانە بۆ مامۆستایانی زانکۆی سلێمانیش ڕاستەوە بەڵام قورساییەکان تێدەپەڕێنن طبعاً ئەو قورسە یەکێک لەو خاڵانی کە ئێمە گلەیمان هەیە ئەوەیە کە تۆزێ دەستی بەستوین نەبوونی ئامێر وەلو لە ساڵانی پێشتر ئەمە هەبوو ئێستا زۆر باشە سنتەری توێژینەوەمان هەیە کە بەڕێز دکتۆر شوجاعەدین سەرپرشتیەکات و ڕاگری سنتەرەکەیە ئێستا ئامێری زۆر باشمان بۆ هاتووە ئەگەر پێویستمان بە شتێکیش بێت لە دەرەوە وەکو وتم کۆلابریشنمان هەیە کۆنتاکتمان هەیە شتەکان نێرین بۆ دەرەوە حل بێت بەڵام ئێستا خۆشبەختانە زانکۆی سلێمانی زۆربەی و ئامێر و جیازانەی بەدەستگەشتووە باشە دکتۆر پلانە لە ڕێگەی توێژنەوەی زیاترەوە هەڵبەتە کامە بە دڵنیاییەوە هەم پلان و تموحی مامۆستانە و هەم پلانی زانکۆکان و بە دیاریکراوی زانکۆی سلێمانیە کە لە ڕووی توێژینەوەەوە ئاستی زیاتر هەبێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان خزمەتی زیاتر هەم بە زانکۆکان و هەم بە کۆمەڵگە و هەم بە جیهانیش بکات کارەکان ئاسانتر دەبێت لە دوای ئەوەی کە زانکۆی سلێمانی لەم ڕیزبەندە باشەدایە دەکرێت بڵێ پلانی زیاتر و تۆکمەتر لە ڕێگەدایە بۆ ئەوەی توێژنەوەی زیاتر بکرێت؟ بەڵێ بەتاکید پلانی باشتر هەیە چونکە ساڵانە کە خوێندنی باڵا ئەکرێتەوانێ خوێندنی ماستەر و دوتۆرە توێژەرەکانمان لەخوا بە زیاتر و زیاتر خوێندکار وەرەگرن ئەمە ژۆکارێکە بۆی کە توێژینەوەکان زیاتر بن و هەمیشە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و توێژەرەکان پرۆپۆزەڵی ئەویان کردو بە خوێندنی باڵا کە ئەتوان خوێندکاری زیاتر وەربگرن و ئەتوان توێژینەوەکانیشان بەرەو پێشبەرن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر پشتیوان عوسمان محەممەد مامۆستای زانکۆ و توێژەر یەکێک وا لەو 11 مامۆستایی کە لە زانکۆی سلێمانی ناویان چۆتە ڕیزبەندی لە سەدا دوی توێژەرانی جیهانەوە زۆر سپاس دووبارە دکتۆرگیان بە هیوای سەرکەوتنی زیاتر و دەستکەوتی زیاتر. بەڵێ ئازیزان تەواوی بەرگە و بابەتەکانیم ڕووی بەیانی کورساردنی زمان پێشکەشکردن کاتتان ئارام بێت ماڵتان ئاوادان بێت.